بەهۆی نەبوونی خزمەتگوزارە سەرەتایەکان بە تایبەت کەمی کارەبای نیشتیمانی و کەمی سوتەمەنی چین و توێژە جیاوازەکانی قەزای چەمچەماڵ خۆپشاندانێکیان لەناو بازاری قەزاکەوە دەست پێ کردو بۆ ماوەی چەند کاتژمێرێک ڕێگای سەرەکی سلێمانی کەرکووکیان داخست بەهۆیەوە قەرەباڵغیەکی زۆر لەسەرەوە ڕێگایە دروست بوو. بەڵام ئێمە داواکاریمان چی بێ لە حکومەت کووە تاوا لە هەچ کەسێکەکەی دزە خوێن مژە کۆمەڵشتی لەم وڵاتەیە کردووە داوا لە چی ئەەکەیت لە ئامریوایەکە بیگرە دزە هەتا گاتە سەرۆکی حکومەت من داوا لە چیە بکەم من یەک داواکاریمەوەیە کە حکومەت خەڵک ڕاپەڕێت و حکومەت نەمێنێ بەڕاستی وایان لەم وڵاتە کردووە خۆشی بێریە وڵاتە نەماوە پێشمەرگەیەک هانابێتە بەر خۆکوشتن فەرمانبەرێک ئیتر من چی دڵێکم بە وڵاتە خۆش بێ لەسەر ئاڵا خۆم بەکوشدەم لەسەرم خاکە بخۆم بەکوشدەم کە لەسەری کرێکی بم دەیان هەزار کەسێ لە شوێنانەوە هاتووە لە عێراق و لە وڵاتانەوە لە وڵاتەکەمانەوە چەندین عەرزی داگیر کردووە 2 کیلۆمەتر 2000 مەتر و 3000 مەتری عەرز داگیری کردووە و داواکاری ئێمەشەمە بێ کێشەی کارەبامەیە کێشەی ئاومەیە کێشەی هیچ شتێک نییە لەو شارەیە هیچ شتێک نییە لەو شارەیە خەڵک دڵی پێخۆش بێ یانی درەمە چییە خەڵک داوای چی بکە نازانم کاکە داوای شت لە کێەکەن کێیەکی لێ بگرن کەس نییە خۆیان ناوێرن بێنە بەرەو ڕووی خەڵک ناوێرن. قایمقامی چەمچەماڵیش لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا بە پەیامی ڕاگەیاند وەزارەتی کارەبای هەرێم بڕیاری داوە بڕی 4 کاتژمێر کارەبای نیشتیمانی بۆ قەزاکە زیاد بکات و لەمە دوا بڕی 12 کاتژمێر بەسەرێکەوە کارەبای نیشتیمانی دەدرێت بە هاوڵاتیان بەشێکی تر لە هاوڵاتیان بێئومێد بوون لە دەسەڵات و باس لەوە دەکەن پێویستە ڕاپەڕینێکی سەرتاسەری دژی گەندەڵکاران ئەنجام بدرێت. ئێمە وەکو خەڵکی چەمچەماڵ کۆ بوونێتەوە لێرە نە ئاوەیە نە کارەبامانەیە نەوتمانەیەن کاکە بەوانە هەمووی ڕازی بوون مەعاشەکەشان لێمان بڕی ماقول لە پێشمەرگە 500,000 گرێ 200 لێ بڕن وەڵای حیاچوونەوە بۆم حکومەتە لاچن لەسەر ئەم هینا خەڵک نەجاتێ بێ نە ئاو هەیە نە کارەبا هەیە نە ئاو هەیە نە کارەبا هەیە نە مەعاشەیە نە موچە هەیە خەڵک وای لێتەوە لە شفرۆشی بە گیانی خۆیەوەکە. لە سەرەتای مانگەوە شەپۆلێکی ناڕەزایی بەهۆی نەبوونی موچە و خزمەتگوزارە سەرەتایەکان لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری دەستی پێکردووە هاوڵاتیان و خۆپشاندەرانش جەخت لەوە دەکەنەوە بەردەوام دەبن لە ناڕەزایەتیەکان تا و کاتەی سەرجەمبەڵێنەکان دەکرێن بە کردار بە بۆچوونی چاودێرانیش ئەگەری زۆرە خۆپشاندان و ناڕەزایەتی هاوڵاتیان لە چەمچەماڵەوە تەشەنە بسێنێت و سەرجەم ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان بگرێتەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.